بۆچی سۆز و عەتفت دەجوڵە بەو شێوەیە بۆ بورما، بەڵام 42,000 کەس هەفتەی ڕابردوو لە بەرچاوت کوژران لە مۆسڵ، دڵ و دەروونت بۆی نەجوڵ؟ بۆچی 125,000 کەس ڕای کردو بۆ بەنگلادێش گەیشتون یان نەگەیشتون؟ پێت زۆر شتێکی گەورەیە و کە پێویستە تەعاتوفت لەگەڵیا هەبێت. حەقیشە تەمان تەعاتوفمان لەگەڵ موسڵمان لە هەموو شوێنەگە بێت، بەڵام ئەی 3,5 ملیۆن سونی ئاوارە و دەربەدەر کە ماڵی ڕوخێنراوە نابینین بگەڕێتەوە جێی خۆی. بۆ سۆزت بۆ ئەمانە ناجوڵێ لە مسەلەسە سونیەکەی عێراق؟ چاوت لێ بە دڕندایەتی کابرایەکی بوزی فیشەکەنێ بە بێچەکێکی داماوەوە لە بورما. ئەی ئەو پێشمەرگە بوزیە مولحیدە مرتەدەت بۆچی نەبینی کە ئاوە فیشەکەنێ بە کابرای عەرەبەوە؟ چاو لێ کابرای سەربازی بورمی بە حەیزەران کەوتۆتە دەست ئەو ئافرەتانە، کەوتۆتە سەر ئەو پیاوە داماوانە کە لەوێ هیچ دەسەڵاتێکیان نییە. ئەی نەشت بینی پێشمەرگەی پارتی چۆن بە لیسەوە کەوتە سەر ئەو خەڵکەی لە قوڕوچڵ پاوەکەیە پەڕیەوە ئەو بەر چۆن خەڵک لێدا؟ ئەی ئەو پێشمەرگەی پارتیت نەبینی چۆن بە مردوویش کابراکە مردووشە لە بەردەستی حەق دوقینی کوردایەتیەکەی بەسەرا ئەچەسپان؟ سۆز و عەتفت دەجوڵێ بۆ شوێنێکی وەکو بورما و حەقیشە بۆی بجوڵێ، بەڵام ئەی سۆز و عەتفت بۆچی بۆ بریندارەکانی ناو فەلوجە نەجوڵە؟ لە ناو مزگەوتەکەیە لە 27 ڕەمەزانە فلیمەکان پیشانی دان کە بریندارن و بە کۆڵەکەی مزگەوتەکەون و پاڵیان داوەتەوە. دو پیشانی دا جێشی احتیلال چوونەتە ناوێ و ڕەمی کردوون. لەو ڕۆژە شەمەوەسە سەلاحەدین محەممەد بەهادین لە 27 ڕەمەزانە تەعزیەنامەی بۆ شەهید یاسر عەرەفات نووسی. ئێستا بەیانێکی سارد و سڕ دەرەچێ بە ناوی مامۆستا عەلی باپیرە، بەیانێکی تر بە ناوی عومەر عەبدولعەزیزە. ئەی بۆ بە ناوی تەنزیمەکەتانەوە دەرناچێ، بە ناوی کۆمەڵەکە کە حەجمێکی گەورەتر دروست دەکە، کە لە ئافاقی سیاسی و لە نەفتۆیە گرتوەکان و لە شوێنانی تراوای خوێنەوە لەن جەماعەتێک ئیدانەیان کردو. راپۆرتەکەتان ئیدانەکەتان ئەگەر گەیشت بە ئومەمی متحیدە، ئەگەر گەیشت لە ضمنی مەلایین ئیدانەی ترایەکە ئەگەر نۆرەی هاتە سەرەوەی کە بیخوێنەوە بڵێن ئەمە چێیە؟ ئەڵێن ئەمە دوو ئیدانەشمان لە کوردستانەوە بۆ هاتوویەکێکیان ناوی نووسراوە عەلی باپیر وەتمان. ئەڵێن چێڵە ئاو کابرایە کە سەر بە ئێرانە تەواوی خەنەتەنەکەی خۆڵ. ئەمی تریان چێڵێ وەڵا ئەمە ناوی عومەر بن عەبدولعەزیزە، بەس چێ نازانین ناوی مستەعارە ناوی ڕاستی بەڕاستی نەماندیوە جارە گوتارێک هەر بدا. دە هیچ جوار بیسووتێنە نێست. چ قیمەتێکی هەیە کە تۆ ناتوانی بیکەی بە مزاهرەیەک؟ چ نرخێکی هەیە کە تۆ ناتوانی دەستە جەمعی سیمینارێ بگری یەک هەفتە لەسەر بورما؟ ئەگەر ئەوەندە سۆز و عەتفت بۆیە جوڵ لە هەمان کاتیشە ئەوە ئەڵێم ئەی بۆ سۆز و عەتفتان ناجوڵە مەلاکان بۆ تەعز کە هەمووی شافعی مەزهەبن و ئەوە 3 ساڵە محاصەرن بەدەستی حوسیەکان، تەنانەت ئەو بە پیاڵە تەوزیعەکەن لە ماڵەکانی خۆیان. تەعز گەورەترین قەڵای شافعی مەزهەبە لە یەمەنە، گەورەترین قەڵای ئیخوانە لە یەمەنە، گەورەترین شاری ڕۆشنبیریە لە یەمەنە، گەورەترین شوێنی مفەکرەکانە لە یەمەن. ئەی بۆ کەس ئاوڕیان لێ ناداتەوە و نازانێت کە بۆ حاڵە چۆن ئێستا بە کۆلێرا ئەمرن؟ ئەی بۆچی کەسێک ئاوڕێکی لە ئەهلی سونەی لوبنان نەدایەوە کە حیزب الله لێیان بۆ بە عیملاقێکی زۆر گەورە و بەڵام سعودیە 3 ملیار دۆلار چەکیدا بە جێشی لوبنانی حیزب الله لێی وەرگرتن و هێنایەوە بۆ قوسەیر، لەوێ عەرزی سیلاحەکانی کردەوە و خۆشی پیشاندا کە عەلەمی زەردی حیزب اللهن بەسەرەوە، یعنی مەلیک سەلمان و مەلیک عەبدوڵڵاه. ئەوە پارەکەتانە کە داتان بە چەک ئێمە وەرمان گرتووە بە هێزی چەک. ئەی بۆ کەسێ سۆز و بەزەی نەجوڵا بۆ ئەم ئەهلی سونەتە کە ئێستا داماون و ئێستا حیزب الله و جێشی لوبنانی مەسیحی چۆن هجومیان ئەکاتە سەر و لانەکانیان نەڕوخێنە، کامپەکانیان نەڕوخێنەکە مخەیەماتێکە خۆیان دروستیان کردو دوای لە شەڕڕایان کردو بۆی. ئەی بۆچی سۆز و عەتف و شەفەقەتتان نەجوڵا بەرامبەر بە حەڵەب، ئەو شارەکە هەمووی ئاوا ئیبادەکرا و ڕمێنرا بەسەر ئەو کەسانەی کە تیایە مابوون بە مەدەنی و بە عەسکەریەوە. تەنانەت ڕووس بۆتین خۆی بە شەخسی هەڕەشەی لە حیزب الله کرد کە بە تیارە لێتانە دەمەگەر شەڕەکە نەوەستێنە تا مەدەنیەکان دێنە دەرەوە. یعنی تەسەورکەن بۆتینی ملحید و مجریم و تاوانبار درڕندە کە پێکەنینە لە دموچاویان نابینرێ.
ئەم تاغوتە مجرمە حیزب الله بوەستێنە هەڕەشەیان لێ بکە بڵێ بە تیارێرەتان نەدەم چونکە ئەوان نیازیان وا بوو بچنە حەڵەبە و هەروەکو مووسڵ و جەڵف سەخر و وەکو بەلەد وەکو ئەو شوێنانەی تری لێ بکەن. ئەی ئێوە سۆز و عەتفتان بۆچی نەجوڵە بۆ خەڵکی دیالە کە لە نوێژی جومعەیە پێشمەرگە و حەشدی وەحشی ئەبوو عەزرائیل بەسەر پەرشتی قاسم سولەیمانی چوونە ناو مزگەوتەکە و لە ناو نوێژی جومعەیە خەڵکیان کوشت ئەوەی دژداشەی لە بەرابوو فیشێکیان زۆرتر پێوەنا. ئەی ئەو گوندانە کە پاکسازی کران و ڕمێنران بەدەستی عەدنانی حەمەیمینە و مەحموود سەنگاوی و تاغوتەکانی تری یەکێتی کە بوونە کەوا سووری پێش لەشکری نادرشە بیبەنەوە بەرەو مووسڵ. ئەی ئەو کاتە سۆز و عەتفتان بۆچی نەجوڵە؟ ئەی باشەم هەموو ئاوارانەی کە ڕوویان کردوتە کوردستان ئێوە بۆچی نموذەجێکتان تەقدیم نەکرد بڵێن خۆ ئەمانە سونی ئاواران ئەهلی دین و ئەهلی ئەم قیبلەی ئێمەن. ئەی بۆچی ئێوەی ئیسلامیانی کوردستان ماڵێکتان ماڵێکی سونی نەگرتە خۆی؟ ئێوە هەمووتان زۆرترتان هەیە لەوان خۆیان داوایەوان نەکردبوو کە بێن ماڵیان لەگەڵ بەشکەن بەڵام خۆتان توانی ئەو خێمەی ئەوان هەڵیانداوە لەوێ لە حەوشەکەتانە هەڵیاندایە بەڵام نمونەیەکی برایەتیتان بدایەتە دەست. خۆ ئێوە ئەتوانن نتواناشتان هەیە و ئێستاش هەتانە پارە کۆکەنەوە بیگەنن بە مخەیمەکانیان بە منەظەمی وەکو ڕاتبێکی لێبێ تەنسیقێ دروستکە. بەڵام ئێوە ساحەبی خۆتان نەماون عەزیزانی من.